سڵاو هاوڕێیان ئەو کاتتان باش هیوادارم هەموو لایەک باش بن تەندروست بن ویستم سەرەتا ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر ئەوەی کە ئەو ئەکاونتەی کە پێشتر هەمبوو ئەکاونتی شخصی خۆم بوو لەبەر چالاکیەکانم لەبەر قسەکانم کە ڕەنگە بە دڵی زۆر کەس نەبوو بێت بە دڵی زۆر لایەن و زۆر حزب و زۆر کۆیلە و کەسانی ئەوەهام نەبوو بێت بەداخەوە سوپای سایبری کورد ئیتی چ بە ئیسلامیەکانیانەوە چ بە کۆیلەی حزبەکانی باشوورەوە ئەو سوپات هەمبەڵە موچەخۆرەی کە ئێستا کردویانە بە سوپای سایبری دژی مرۆڤە ئازادەکان دژی مرۆڤە ئەوانەی کە جیاواز بیرەکەنەوە ئەوانەی کە ڕاو بۆچوونی جیاوازیان هەیە ئەوانەی کە ڕخنەگرن دایە ناوەکە هێرش بکەنە سەرە و ئینسانانە بە ڕیپۆرتکردن بە جنێودان بە قسەکردن بە هێرشبردن بە سوکایەتیکردن بە ناوناتۆرەنان لە کەسانی ئازادی خواز و کەسانی ڕووناکبیر و کەسانی ڕخنەگر سوپایەکی ئاوا سایبری لە خۆیان گەندەڵتریان دروست کردووە کە بەداخەوە من ئەکاونتەکەم سوتاکە لەبەرەوەش پەسپۆرت ئیمەیلەکەم لەبیر چوو بوو نەمتوانی وەری بگرمەوە بەڵام چالاکیەکانم لە ڕێگەی ئەم پەیجەوە بەردەوام ئەەکەم چونکو ئەوانەی کە ئەو کاریان کردووە ئەوانەی کە بیان هەوێت دەنگی مرۆڤە ئازادەکان بخنکێنن پێتان دەڵێم کە خەیاڵتان خاوە ئینسان ئەو ئینسانی کە ئازادی خواز بێت ئەگەر ئازادی ببێت بە کونی دەرزی هێندە خۆیان باریکەکەنەوە کە پیاتیا پەڕم و ئەمن لەو ژنانم ئازادی ئەگەر ببێ بە کونی دەرزی هێندە خۆم باریکەکەمەوە کە بەو کوناتیا پەڕم ئێستا بتان هەوێ کە من لە ڕێگەی ڕیپۆرتکردن و ئەکاونت سووتاندن و هێرشکردن و هەڕەشەکردن و سوکایەتی پێکردن و ناوناتۆرەنان بتان هەوێ بربەست بۆ بیرروڕای من دروست بکەن بۆ ئەوەی کە قسە نەکەم بۆ ئەوەی کە بێدەنگ بم بۆ ئەوەی چالاک نەبم بۆ چاوپۆشی بکەم لە گەنجەڵی و لە نەخوێندەواری و لە گەوجاندن لەو کۆمەڵگا داڕوخاوەی کوردستان خەیاڵتان خاوە من تەمەنم 14 ساڵ بووە یەکەم جار کە پەکەکەم ناسی یەکەم جار کە ئەلف و بێی سیاسەتم ناسی لە ڕێگەی پەکەکەوە سەرەتا دایکم کتێبەکانی سووتاندم کتێبەکانی ئەو کتێبانەی کە هەم بوو لە ماڵەوە ئەو کتێبانەی کە ئەم خوێندەوە دایکم هەمووی کۆکردەوە و لە پێش چاوم لە حەوشەی ماڵمان کتێبەکانی سووتاندم لێیدا هەم باوکم هەم دایکم سوکایەتیان پێکردم جنێویان پێدام لێیاندام زیندانیان کردم لە ماڵ بەڵام نەیانتوانی پێش بە ویست و ئارەزوو و خواست و ئەو گرێ دەرونیەی ئازادی کە لە هەندێک مرۆڤە هەیە ئەو یاخیبوونەی کە لە هەندێک مرۆڤە هەیە بۆ ئازادی ئەو حرسی ئازادیە لە من بگرن و کەس ناتوانێت کەس ئەو هێزەی نییە کە ئەو حرسی ئازادیە لە منا بکوژێت یا بێدەنگم کات ئێستا کەسانێک بیان هەوێ ئەوە لە من بگرن ناتوانن خەیاڵتان خاوە ئەگەر لە دەرەوە دەرمکەن لە پەنجەرەوە دێمە ناو ئەگەر لە پەنجەرەوە دەرمکەن سەقفی ماڵ کونەکەم و لە سەقفی ماڵەوە لە کونە ڕۆژنەوە دێمە ژوورەوە
ئەگەر ئێوە ڕخنەکردنتان پێ ئەوە پێ تاوانە ئەوەی پێشکەوتن لە کۆمەڵگەی مرۆڤدا هەبێت لە شارستانیەتی مرۆڤایەتیدا هەبێت لە نێو مرۆڤایەتیدا هەبێت ئەوە پێشکەوتن دروست بوو بە ڕخنە دروست بوو آخر کێشەی ئێوە ئەوەیە کە ڕخنە قبول ناکەن چ بە کەلتورە ئیسلامیە گەوجێنەر و ئەوەی کە مرۆڤەکان لەو کۆمەڵگە هانەدا دوایان ئەخا ئەیان گەوجێنێت کۆیلەیان نەکات و چه سیاسەتی خێڵەکی گەندەڵی نائادڵی نادات پەروەر پیاو سالار ڕخنەتان قبول نەکردو بۆیە ئێستا حاڵتان ئەوەیە بۆیە حاڵتان ئێستا ئەوەیە ئەم هەموو بەڵا کە ئێستا یەخەی میلەتی کوردی گرتووە ڕۆژانە میلەتی بەدبەختی کورد چین و توێژە هەژارەکانی کوردستان چین و توێژە مەزڵومەکەی کوردستان دەست و پەنجە نەرمەکە لەگەڵ و کێشانە تاوانی ئەوەیە کە تاوانی ئەو سەرڕۆی و ئەو قبول نەکردنی ڕخنە و قبول نەکردنی دەنگی جیاوازەیە حکوومەتێک بە ناوی حکوومەتی کوردی حکوومەتێکە 27 ساڵە حکوومەت ئەکات لە مێژووی دنیا بڕوا ناکەم لە مێژووی مرۆڤدا حکوومەت هەبوو بێت ئاوەها گەندەڵ ئاوەها نادات پەروەر ئاوەها دز 27 ساڵ لە دزی نەی پەرژێتە سەر لۆبی دروستکردن نەی پەرژێتە سەر کەلتور دروستکردن لە کۆمەڵگا نەی پەرژێتە سەر دروستکردنی سیستەمی پەروەردە نەی پەرژێتە سەر ئاوەدانکردنی ژێرخان و سەرخانی ئابووری و کۆمەڵایەتی و پەروەردە و سیستمی نظامی و بە نیشتمانیکردنی هێزی پێشمەرگە و لە دزی نیان پەرژاوەتە سەر هیچ هەندێ دزیان کردووە نیان پەرژاوە کە هیچ شتێک بەردێک لەسەر بەرد لە نێو کۆمەڵگەدانێن و ئێستاشەوە حاڵیانە ئەحزابێکی سیاسی بەناو ئەحزابی کوردی لە باشووری کوردستان ئەحزابێکن کە لە میلەتی کورد میلەتێکی فاسد و میلەتێکی تەمبەڵ و میلەتێکی بێهونەریان دروست کردووە لە باشووری کوردستان میلەتێکیان لە میلەتی کورد دروست کردووە لەو پارچەی کوردستان کە تەنیا ژیان و کە تەنیا هەموو شتێک لە خواردن و لە خەوتن و لە سێکسدا ئەبینن میلەتێکی ئاوەها بەدبەخت و نەزان و بێشعور و تەمبەڵ و بێهونەر کە هیچ بەرهەمێکیان نییە لە خەڵک دروستان کردووە لە جێگەی ئەوە پێشیان بخەن لە جێگەی ئەوە ماهیەتیان پێ بدەن لە جێگەی ئەوەی کە ناسنامەیان پێ ببەخشن کەلتوریان بۆ نوێکەنەوە کەلتوریان پێ بدەن میلەتێکی نەزانتان دروست کردووە بە هەزاران موچەخۆرتان هەیە بە هەزاران موچەخۆرتان هەیە بەبێ بەرهەم بەبێ کار لە کوێی دنیا ئەمە هەیە لە کوێی دنیا ئەمە هەیە کە بە هەزاران مرۆڤت هەبێ مانگانە میلیۆن پارەیان پێ بدەی لە ماڵەوە دانیشن خۆ هەموو کەس دەزانێت کە ئەم موچە خۆرە بێ بەرهەمە تەمبەڵە فاسدانەی لە خۆتان فاسدترە بۆ چییە بۆ ئەوەی کە سوپای سایبری پێ دروستکەن خەڵک ڕێپۆرتکەن لە فەیسبوک پیجی خەڵک داخن ئەکاونتی خەڵک داخن یان لەو ڕۆژانەی کە پێویستان پێیانە بێنە نێو شەقامەکان و بژی و مەمرەتان بۆ بکەن و ئاڵاتان بۆ هەڵبدەنەوە و چەپڵەتان بۆ لێدەن خەڵکێکی ئاوا گەندەڵتان دروست کردووە خەڵکێکی ئاوا گەندەڵتان لە خۆتان گەندەڵتر لە خۆتان بێبەرهەمتر لە خۆتان نەزۆکتر لە خۆتان نەزانتر لە خۆتان بێشعورتر دروستان کردووە کە ئەوڕۆ هیچی لێ نایەت نازانێت چی بکات میلەتێکن بۆ ژن کوشتن بۆ شەڕی عەشایەری بۆ شەڕ لەسەر زەوی و ماڵ بە ماڵتان تاک بە تاکتان چەکداری هەیە ئەسلحەی هەیە لە ماڵەوە لە بەرۆکیا دەمانچەی هەیە بەڵام
بۆ ئەوەی کە وڵاتەکەی خۆت بپارێزی، نیشتمانەکەی خۆت بپارێزی، ئەوت نییە، هێزت نییە، نەتوانین نیشتمانەکەی خۆت بپارێزی. لە 7 ملیۆن نفوسی پارچەیەکی کوردستان 9 ملیۆن کەس نەبوو کەرکووک بپارێزێت. 9 ملیۆن هەمووش بوون بە قارەمان لە نێو فەیسبوک و لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان. لە 7 ملیۆن 9 ملیۆن تۆ ئینسانت نەبێت کە ماڵی خۆی، خاکی خۆی، وڵاتی خۆی، کرامەتی خۆی بپارێزێت. میلەتی کورتان ئاوەها دەستەوەستان و بێدەستەڵات و فاسد کردووە. لە میلەتی کورد میلەتێکی ئاوەها نەزانتان دروست کردووە. میلەتێکی واتان دروست کردووە کە نەتوانێت ماڵ و حاڵ و کرامەتی خۆی بپارێزێت. ئێستاش لەم وەزعەیە لە جێگەیەوە خەڵک بێ دانە بە دانە یەخەتان بگرێت، دانە بە دانە یەخەتان بگرێ و لە شەقامەکانە دادگاییتان کات، دانە بە دانە قورقتان بگرێ و حەسابی ئەو 27 ساڵە لە قورقتان کێشێتە دەرەوە کە چی دانیشتون خەریکن حەسابی ئەوەکەن کێ خاینە و کێ خاین نییە و کێ نیشتمان فرۆشە و کێ نیشتمان فرۆش نییە و کێ پاکە و کێ پیسە. ئێوە نەخۆشین، ئێوە ڤایرۆسن، ئێوە ئافەتن نەتەنیا بۆ خۆتان، بۆ پارچەکەی خۆتان، بەڵکو بۆ هەموو پارچەکانی کوردستانیش بوون بە ڤایرۆس، بوون بە نەخۆشی. مێژوویەکتان هەیە پڕە لە خەیانەت، پڕە لە نیشتمان فرۆشی بە نسبەت پارچەکانی تری کوردستانیشەوە. پارچەیەک لە کوردستان نییە ئێوە نەتان فرۆشت بێت. ئێوە مامەڵەتان بە بەرژەوەندی نەتەوەیی پێکە لە پارچەکانی کوردستان نەکرد بێت، بێجگە لەوانەی خۆتانیش. کۆماری قازیتان نەفرۆشت، پشتان تێ نەکرد، کۆمارەکەی قازیتان پڕ نەکرد لە گەندەڵی، دوای پشتان چۆڵ کرد. یەکێتی سوپای نەکێشانێ و سلێمانی و دانە بەدانە و پۆل پێشمەرگەکانی کۆمەڵە و دموکراتی ئەفرۆشت بە هێزەکانی ئیسلاحات و سوپای پاسدارانی ئێران. شەڕی ناوخۆتان نەکرد. پەکەکە لە ساڵ 92 ئەو شەڕە دڕندانەی لەگەڵ ئەو نەکرد، لەگەڵ پەکەکە نەکرد. یەکێتی 99 شەڕی لەگەڵ پەکەکە نەکرد لە قەرەداغ. ئەو هەموو شەڕوانەی کە هێشتا فێری شەڕکردن نەیە، نەزانی کە چەک بگرنە دەستەوە و شەڕ بکەن، هەموویانیان شەهید کرد. ئەوە 3 ساڵیشە خەریکی فرتوفێڵ و پلاندانانن بۆ ئەوەی کە ڕۆژاوای کوردستان بەڵایەک لە ڕێگەی کۆیلەکانیانەوە بتوانن ڕۆژ ئاواش لەبار ببەن. مێژوویەکی ئاوا پڕ لە گەندەڵی و ئاوا پڕ لە نەکبەدیتان هەیە ئێوە، هەم بۆ خۆتان و هەم بۆ پارچەکانی تری کوردستانیش. اینجا جەماعەتێکی تفەنگ بەدەستی حزبیتان کۆ کردوتەوە لە دەور خۆتان، هەرچەند کە ناوی پێشمەرگە لە مێژووی کووردا کاتێک کە مرۆڤی کورد ناوی پێشمەرگە دەبیسێت، پێشمەرگە وەکو کەسێک دێتە بەرچاوی، وەکو کەسێک کە حتا دڵۆپە خوێنی فەداکاری ئەکا لە کرامەتی میلەتەکەی، لە کرامەتی گەلەکەی. لە پێشمەرگە سمبۆلی پاراستنی کەرامەت و شەرافەتی میلەت و نیشتمان و ئەو خاکەیە لەسەری ئەژین بۆ کورد، بۆ هەموو کوردێک لە هەر پارچێکی کوردستان. بەڵام ئێوە لە پێشمەرگەش کۆمەڵێک چەکداری تفەنگچی گەندەڵتان دروست کردووەکە بە فەرماندەیەکی گەندەڵ
سەنگەرەکانی جێبێڵێت و پشت لە بەرژەوەندەکانی نیشتمانی بکات و نیشتمانەکەی واز لێبێنێ بۆ ئەوە داگیرکەر بێتە سەری. لە کوێی دنیا ئەم شتانە هەیە کە ئێمە ئەوڕۆ لە باشووری کوردستان ئەیبینین؟ لە کوێی دنیا شتی وا ڕۆی داوە؟ لە هێزی پێشمەرگەیش لە پێشمەرگە کەسی وا کەسایەتی واتان دروست کرد کە ئاینی بەرخۆدان نازانێت، ئاینی مقاومەتکردن نازانێت، لە بیری چۆتەوە. چون هیچ چەمکێک نەماوە ئێوە یاری پێ نەکەن، هیچ چەمکێک نەماوە ئێوە فاسدی نەکەن، بۆ گەنی نەکەن وەکو خۆتان. هیچ بەهایەک نەماوە لەو کوردستانەکە ئێوە دەستی بەسەرا نەگرن و لە خۆتان فاسدتر و گەندەڵتری نەکەن، لە خۆتان پیستری نەکەن. نیشتمان دۆستی نازانن بچن لە کەسانی دیکە فێر بن، بچن لە وڵاتانی دیکە فێر بن، لەوەی نزیکتان لە پەکەکە فێر بن، لە هەپەگە لە یەپەژە لە یەپەگە لەوانە فێر بن، ئاینی بەرخۆدان لەوانە فێر بن، ئاینی نیشتمان دۆستی و نیشتمان پەروەری لەوانە فێر بن. وا خۆتان دابڕاندووە لە خەڵک، هێندە ئەم خەڵکەتان چەوساندووەتەوە، هێندە دزیتان لێ کردوون، هێندە زوڵمتان لێ کردوون، هێندە ئیهمالتان کردووە ئەم خەڵکە لە هەموو بوارێکەوە، لە هەموو لایەکەوە. هێندە یاریتان بە بەرژەوەندەکانی ئەم خەڵکە بەدبەختە کردووە، هێندە ئەم خەڵکەتان هەڕاج کردووە و مزایدەتان لەسەر بەرژەوەندەکانیان کردووە، مزایدەتان لەسەر کرامەت و عەزەتی ئەم خەڵکە کردووە کە متمانەیان پێتان نەماوە. خەڵک ئێستا ئامادەیە کە کوردستان هەموو داگیر بکرێت تەنیا بە نرخی ئەوەی کە ئێوە نەمێنن. ئەمە کارەساتە، ئەمە لە هیچ وڵاتێک ڕۆی نەداوە، ئەمە لە هیچ مێژوویەکدا نییە کە لە باشووری کوردستان ئەقەومێت. منیش ئەزانم هاوڕێ، منیش ئەزانم کە تاوانبار پێشمەرگە نییە، تاوانبار کەسانێکن کە لە پێشمەرگە هێزێکی ئاوایان دروست کردووە. مەفهومی پێشمەرگایەتی و ئەو مەفهومە ئەو سەمبۆلە جوانیان لە پێشمەرگا کوشتووە، فاسدیان کردووە. لە کاتێکا کە پێویستان بە خەڵک نییە، دزیان لێکەن، بێحورمەتیان پێکەن، ڕۆژنامە نووسەکانیان دەمکوتەکەن، ناڕازیەکانیان ئەکوژن، ئەشکەنجیان ئەدەن، زیندانیان ئەکەن، پێیان ئەڵێن هەرکێ ناڕازیە بچێ هەڵپەڕێت، سیر بخوا و زوڕنا لێ بدات. بەڵام لە کاتێکا کە پێویستیتان بە خەڵکە پێیان دەڵێن وەرن بچن ڕاپەڕین بکەن. خەڵک چۆن ڕاپەڕین بۆ تۆکات؟ بە کام گەرانتی، بە کام دڵسۆزی، بە کام متمانە خەڵک ڕاپەڕین بۆ تۆکات؟ خەڵک ئامادەیە کە هەموو کوردستان بگیردێ بەڵام تۆ نەبێنیت. خەڵکت ئاوا لێ کردووە، خەڵکت ئاوا بێمتمانە کردووە، خەڵک ئامادەیە هەموو کەس بێ حکمی بکات، وات لە خەڵک کردووە کە خۆزگە لە سەردەمانی سەدام حوسێن بخوازن. ئەمڕۆ ڕۆژێکە کە دانە بە دانەتان محاکمە بکرێن، دانە بە دانەتان ڕێک لە محاکمەی بازاڕیدا، لە محاکمەی شەقامدا، لە شەقامدا گەل بتان هێنێت، قوڕدان بگرێت و محاکمەتان بکە لەسەر ئەو هەموو زوڵمەی کە بەو خەڵکە داماوەتان کردووە. اینجا دەڵێن ئەمریکا و ئوروپا بۆ ڕۆژ ئاوا ئەو ناکات، پشتگیریمان ناکات. چۆن پشتگیریت لێکات؟ ڕۆژ ئاوا دەرسێکی زۆر زۆر گەورەیان گرتووە لەو حکوومەتانەی کە پشتگیریان کرد و ئێستا گەورەترین دیکتاتۆرەکانیان لێ دەرچووە و بوون بە بار لەسەر خۆیان، بوون بە بەڵا لەسەر خۆیان. ڕۆژ ئاوا شتیوا چۆن نەکاتەوە دیسان، ئەمریکا شتیوا چۆن نەکاتەوە، ئەوروپا شتیوا چۆن نەکاتەوە دیسان. دەوڵەتێکی تری داگیرکەری فاشیستی نادات پەروەری، دوژمنی ئازادی، دوژمنی بیرروڕا، دوژمنی ناڕزایەتی، دوژمنی دەنگە جیاوازەکان دروست بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. شتیوا چۆن نەکات؟
ئەگەر تۆ میلەتێکت هەبوایەت حکوومەتێکت هەبوایە سیستمێکی حکومڕانیت هەبوایەت مۆدرن دادپەروەر دموکرات کە ڕێزت لە دەنگە جیاوازەکان بگرتایە کە ئاسایشت بۆ خەڵکەکەت دابین کردبایە کە خەڵکە جیاوازەکان کەمینە ئاینی و نەتەوەیەکان لە وڵاتەکەدا هەستیان بە متمانە بکردبایە هەستیان بە ئاسایش بکردایەت خۆشیان بویستایی خەڵکەکەت خۆشی بویستایی خەڵکەکەت ڕازی بووە لە ژیانی خۆیان ئاسایش و ئەمنیەتت بۆ ماڵ و گیان و کەرامەت و عزەتی خەڵک دابین کردبایەت ئەو کاتە ڕۆژ ئاواش ئەمریکاش دەیگوت ئۆکەی تۆ هەندێک شتت لە تورکەکان لە عەرەبەکان لە فارسەکان جیاوازە تۆ دموکراتتری تۆ ئازادی خواستری تۆ مادامەوەندە چەرمەسەریت لە مێژووە دیتووە تۆ دەتوانی ببیتە هێزێک ببیتە مۆدلی حکوومەتێکی یان نیشتمانێکی یان دەوڵەتێکی ئازاد و دموکرات کە دادپەروەری کۆمەڵایەتی تیا سەروەر بێت کە یاسای دموکراتی و یەکسانی تیا سەروەر بێت ئۆکەی منیش پشتت دەگرم کە دەوڵەتەکەت دانەی بەڵام ئەو دەبینێ کە تۆ زۆر لەوان گەندەڵتری زۆر لەوان داگیرکەرتری زۆر لەوان دوژمنی ئازادیت زۆر زیاتر لەوان دوژمنی دەنگە جیاوازەکانی چۆن پشتت ئەگرێت سپاس هاوڕێیان ئەمڕۆ زۆر درێژی ناکەمەوە چونکو تەنیا ویستم پێتان بڵێم کە لەمەولا دەنگی من ڕەنگی من بابەتەکانم بیرروڕاکانم لە ڕێگەی ئەم پەیجەوە ئەبیستن و ئەبینن خۆشحاڵ ئەبم بە هەبوونتان بە پشتگیریتان بە لایەنگریتان و هیوای بەختەوەری و خۆشی و شادی بۆ هەمووتانەکەم هیوای سەربەرزی و کەرامەت و عزت بۆ هەموو لایەکتان خوازم و شەوتان باش